سڵاو بینەرانی عزیز بە هیوام هەمووتان زۆر باش بن زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی پەروەردەی باشترین ئەمڕۆ لەسەر بابەتێک کۆبووینەوە ئەڵقەیەکی جیاوازمان هەیە بێگومان ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک منداڵی عزیز و خۆشەویستین بەیەکەوە کۆمەڵێک پرسیاری پەروەردەی لە یەکتر دەکەین پاشان بابەتەکە بۆ ئێوە باز دەکەین کە بۆچی ئێمە منداڵەکان فێر دەکەین تەبعاً لە کاتی پرسیارەکان بۆتان ڕوون دەکەینەوە کە بۆچی ئەو پرسیار لە منداڵەکان دەکەین و بۆچی دەمانەوێت فێریان بکەین زۆر باشە؟ چۆنن؟ چەند کەس زۆر باشە با دەستمان بەرزکەینەوە دەی هەر بژی چێ لە هەمووان باشترە با زیاتر دەستی بەرزکاتەوە دەی کوا یعنی ئێوە زۆر باش نین زیاتر بەرزیکەنەوە زیاتر هەر بژی با دڵێک بەیەکەوە دروستکەین دڵێک یعنی ها ئێمە یەکتریمان خۆش دەوێت بۆچی ئێمە یەکتریمان خۆش دەوێت بۆچی یەکتریمان خۆش دەوێت لەبەرەوەی پێویستە یەکتریمان خۆش بێت باشە زۆر باشە من ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار و وەڵاممان هەیە لەگەڵ ئێوە و کۆمەڵێک پرسیارتان لێ دەکەم بۆ ئەوەی بزانم ئایا ئێوە چۆن وەڵام دەدەنەوە پێتان وایە دەیبەنەوە چێ پێی وایە دەیباتەوە باشە هەر بژین جانی من مەرج نییە ئەمڕۆ هەمومان بەشدار بین جاری داهاتوو ئەگەر کاتمان هەبوو ئەوانی تریش بەشداری دەکەین باشە ئاساییە تووڕە نابن هەر بژین با دڵێکی تر دروستکەین زۆر باشە ئەمڕۆ لە پرسیاری یەکەمەوە دەست پێ دەکەین چوار قوتابی زۆر ئازیزمان دەوێت تەبعاً زۆر خۆشەویست ئەگەر وابێ دەبێ هەمووان هەستن لەبەرەوەی هەمووتان ئازیز و خۆشەویستن باشە چێ حەز دەکات هەستێ یەکەم پرسیار چێ حەز دەکات یەک دوو سێ چوار وەرن جانیم با چەپڵەیەکیان بۆ لێ دەی وەرە جانی من توشوەر وەرە یاراخان باشە جانی من ئێستا بانگت دەکەم باشە کوڵی من ئێستا بانگت دەکەم جانی من حەز دەکەی ئێوە لێوێ بن بانجی ئێوەش دەکەم باشە جانی من بگەڕێنەوە ئێستا بانجی ئێوە دەکەم باشە دەستان خۆش ئەو وەرە جانی من تۆ وەرە دەبێت چاوەڕێ بکەین با سەرەتا لەوە دەست پێ بکەین دەبێت بەلامانەوە ئاسایی بێگەر برادێکمان بەشداری کە ڕەنگە دوای ئەویش ئێمە هەستین باشە دەبێت چاوەڕێ بکەین مەرج نییە ئیلیا یەکەم کەس ئێمە هەستین ئامادەن زۆر باشە با شوێنیان چاپ بکەین بۆ ئەوەی بە جوانترین شێوە بیان بینین هەر بژی تۆزێک دەبێت بە خواری ڕابوەستین ئەو کچە جوانەشمان پێتان وایە کامە گروپ دەیباتەوە کامە گروپ ئەویان ئەو لایە ئەم دەڵێم ئەو لایە دەیباتەوە من دەیبەمەوە ئەو دەیباتەوە یان ئەو لایە ئەم دەڵێم ئەو لایە باشە با بزانین پرسیارەکەمان چییە لە پرسیاری یەکەمەوە دەست پێ دەکەین بزانین پرسیاری یەکەم چییە بەس باچارە قسەیان لەگەڵ بکەین چۆنی ساخم ناوت چییە ناروین زۆر باشە ناروین خان زۆر دڵمان خۆشە پێت وایە ئەمڕۆ پرسیارەکە دەزانی و دەیبێەوە نایبێەوە دەیبێەوە بابا یەڵە بڵێ ناروین دەیبێەوە هەر بژی پێت وایە دەیبێەوە ئیشاڵڵا زۆر باشە ئەی پێت وایە دەیبێەوە باشە ئامادەی زۆر باشە ئەی تۆ ئامادەی یاراخان ئەی تۆ دەست پێ بکەین باشە بڵێ بەڵێ هەر بژی پرسیاری یەکەممان دەڵێ با بۆ دەست پێ بکەین پرسیاری یەکەم چێ باشترین قوتابی ناوپۆلە پرسیارەکە هەڵبژارنی تێدایە بابزانی چییە جانی من تەماشای من بکەن باشە بابزانین پرسیارەکە چییە چێ باشترین قوتابی ناوپۆلە یەکەمیان ئەنگۆ ئێوە قوتابی باشترین قوتابی ناوپۆلن یان برادەرەکەتان یان ئەو کەسەی گوێ لە مامۆستای ڕادەگری یان ئەوەی زۆری قسە دەکا پێت وایە چێ باشترین قوتابی ناوپۆلە ئەوەی گوێ لە مامۆستا ڕادەگری ناروین چێ باشترین قوتابی ناوپۆلە ئەوەی گوێ لە مامۆستا ڕادەگری باشە ئەی ئێوە ئەو گروپە ئەوەی ئاخر دەبیتن قژە شتی لێ نەدانا کلاس دەنجشی بەرز نەبی باشە ئەی تۆ چ کەسێک باشترین قوتابی ناوپۆل لە مامۆستا چێی زۆر خۆش دەوێت دەڵێت تو زۆر باشی ئاخر دەبێت مامۆستا خۆشی دەوێت پێویستە لە ناوپۆل گوێ بگریان زۆر قسەی بکە قسەی بکات بەڵام کەم زیاتر گوێ بگریتن وانە باشە وەڵامی ڕاست ئەو کەسەی گوێ لە مامۆستا دەگریت و ئاخڵە بابەیەکەوە چەپڵەک لە بۆ هەردوویلانە لێدەی باش هەر بژێت دەستان خۆش فەرموون دانیشن بڕۆنەوە جێگای خۆتان زۆر باشە پرسیاری دووەممان هەیە
پرسیاری دوم تۆزێک زەحمەترە ئامادەن باشە بڵێن بەڵێ چێ حەز دەکات بێت هەر بژی باشە ئەو دوو کچە جوانەی دواوە ئەو دووە جانی من وەرن جانی من دەی وەرە هەردووکتان وەرن بەڵێ وەرە جانی من وەرە ئەو کوڕە جوانەشمان لەگەڵ ئەو کوڕە جوانەشمان بابێت دوایی ئەو هەنێتریش هەڵدەستین باشە ئەفەرین کوا چەپڵیان با بۆ لێ دێ جانی من دەبێت ئاوە ڕاوەستی باشە زۆر باشە چە جوانەکەی من ئامادەیە بۆ ئەوەی پرسیارەکان وەڵام بداتەوە زۆر باشە تۆزێک ئاوە ڕاوەستن بۆی جوان یەکتر ببینین پێت وایە پرسیارەکە دەزانی؟ پێت وایە پرسیارەکە دەزانی؟ پرسیارەکە ئاسانە یان قورسە؟ ئیشاڵڵا ئاسانە دەیزانی؟ یەڵە کوا بزانم؟ دەی هەر بژی ئیشاڵڵا دەیباتەوە ئەی تۆ چۆنی؟ باشم پێت وایە پرسیارەکە ئاسانە ئیشاڵڵا؟ بەڵێ دەیبێوە؟ بەڵێ زۆر باشە هەر بژی ئەی تۆ چۆنی؟ باش یعنی ئەوەندە ئامادەی دەبێت پرسیارەکە یەکسەر وەڵام بدەیە وانە؟ بڵێ ئاسانە؟ هەر بژی ئەی تۆ؟ ئاسانە ئاسانە دەیبێوە؟ زۆر باشە پرسیارەکەمان دەڵێ با پرسیارەکە ئامادەکەین کە دایک و باوکمان پێویستیان بە یارمەتیە چه یارمەتیان دەدا؟ و هەڵبژاردنی تێدایە هەڵبژاردنی یەکەم ماڵەکەی تەنیشتمان هەڵبژاردنی دووەم ئێوە هەڵبژاردنی سێم برایەکانتان هەڵبژاردنی چوارەم خوشکەکانتان یاڵا بیری لێ بکەنەوە قسە لەگەڵ یەکتر بکەن قسە لەگەڵ یەکتر بکەن چێ دەیباتەوە چێ باشترین ئەوەیە کە بۆ نمونە دایک و باوکتان پێویستیان بە یارمەتی باشترین کەسە و یارمەتی دایک و باوکتاندا چێیە ماڵەکەی تەنیشتانە خوشکتانە براتان یاڵە با لێرەوە دەست پێکەین چێ یارمەتی دایک و باوکتان دەدا ماڵەکەی تەنیشتان یان بۆ خۆت یان خوشکت یان برات بە خۆم ئافرین باشە بزانین ئەو چ دەڵێ بە خۆت یان ماڵەکەی تەنیشتان یان خوشکت یان برات کامە خوشکت یارمەتی دەدات باش ئەیە تو یارمەتی دەدەی ینی وەڵامەکەی تو بە خۆت بی باشە با بە خۆی بی ئەیە تو چێ یارمەتی دایک و باوکت دەدا ماڵەکەی تەنیشتان یان چێ بە خۆت باشە ئەیە تو زۆر باشە وەڵامی ڕاست بە خۆیان با چەپڵەشان لە بۆ لێدەی زۆر باشە هەر بژێ دەستان خۆش با لەسەرەوە دوو پرسیارە قسە بکەم پاشان ئەوانتر هەڵدەستن باشە پرسیاری یەکەم دەیگوت چێ باشترین قوتابی ناوپۆلە بێگومان باشترین قوتابی ناوپۆل لەوانەیە بڵێ هاوڕێکەی تەنیشتم لەوانەیە بڵێ کەسێکی تر لەوانەیە بڵێ ئەوەی کە لە پێشەوە دادەنیشێنە ئەو کەسە باشترین قوتابی ناوپۆلە کە گوێ لە مامۆستاکە دەگری قسە دەکا بەڵام کەم قسە دەکا زیاتر لەسەر ئەوە قسە دەکا کە مامۆستاکە پێویستی پێ و پرسیاری لێ دەکا ئەی پرسیاری دووەممان چی بوو کاتێک دایک و باوکمان پێویستیان بە یارمەتیە چه یارمەتیان دەدا نانە ماڵەکەی تەنیشتان ئەوان یارمەتیان دەدەن ئەی خوشکەکانتان ئەی براکانتان ئەی مامۆستا ئاکان بێت یارمەتیان بدات ئەی چه یارمەتی دەدات کەواتە با چەپڵەیەک لێدەن هەر بژی زۆر باشە کەواتە بۆ خۆمان یارمەتی دایک و باوکمان دەدەین چێ حەز دەکا پرسیاری سێیان بێتە ئێرە یعنی ئەوەندە حەزتان لێیە ئەوەندە چێ بارین خان بارین حەز لێ ئامادەبی حەز لێ پرسیارەکەت لێ بکەم باشە یەڵا بارین جان بارین خان وەرە ئێرە گوڵی من هەر بژی وەرە ئێرە جانی من یەڵا ئەوە دوودانە ئەوانەی نیان کردووە کاکە سەعەد بابێت با ئەو کچ جوانشمان بێت با چەپڵەیەکیان بۆ لێدەین هەر بژێ ئای باشە با ئەو کوڕە جوانەمان بێتە ئێرە هەر بژی بابێت هەر بژی بارینجان وەرە ئێرە کوڵی من وەرە ئێرە ئافرین بارینجان وەرە ئێرە ئافرین بۆەوەی بە جوانی یەکتر ببینین زۆر باشە ناوەکەتم لە بیر کرد چی بوو؟ دەروون کاکە دەروون چۆنی؟ باش ناوت چییە؟ خەدیجە خان پرسیاری یەکەم و دووەمت بینی ئاسان بووانە؟ پێت وایە پێویستە یارمەتی دایک و باوکمان بدەین؟ ئەی پێت وایە ئەو کەسێک گوێ لە مامۆستا دەگری باشترین قوتابیە؟ زۆر باشە دەست خۆش بێ کاکە دەروون ئامادەی؟ باشە کوا؟
هەر بژی نەیگرت دەروون هەر بژی بارین گیان چۆنی باشە بارین ئامادەی بۆ پرسیارەکە زۆر باش بڵێ بەڵێ بەڵێ هەر بژی زۆر باشە کاکە سەعات چۆنی باش پرسیارەکە ئاسانە بڵێ بەڵێ هەر بژی زۆر بە هاوتی دوای چاچی کردەوەتی بەڵێ ئامادەن چەپڵە لێدەن زەنگەکە ئامادەیە و پرسیارەکەش ئامادەیە پرسیارەکەمان دەڵێ کە دەگەڕێمەوە ماڵەوە کە خۆم دەگۆڕم یەک دەقەبا بڵێم دەڵێ کە دەگەڕێمەوە ماڵەوە کە دەگەڕێمەوە ماڵەوە جانی مێک تۆز ئەوەکە چاکە با جوان ببینین باشە باشە باوکچە جوانشمان تۆزێک جوان ببینین کە دەگەڕێمە ماڵەوە کە خۆم دەگۆڕم چی لە ژوورەکەم بکەم هەڵبژاردننی یەکەم پیسی دەکەم هەڵبژاردننی دووەم پاکوخاوێنی دەکەمەوە هەڵبژاردننی سێم ناڕێکی دەکەم هەڵبژاردننی چوارەم بۆنی ناخۆش دەکەم یاڵە بیری لێ بکەنەوە پاکوخاوێنی دەکەی پیسی دەکەی ناڕێکی دەکەی بۆنی ناخۆش دەکەی کامەیان یاڵەو جارە لێرە دەست پێ دەکەین ساعت چ لە ژوورەکەمانەکەی کە خۆمان دەگۆڕین پاکوخاوێنی دەکەین هەر بژی بارین خان چ لە ژوورەکەمان بکەین هانی بکەینەوە خاوێنی بکەینەوە هەر بژی زۆر باشە بزانین گروپەکەی تر چی دەڵێ دەروونجان تۆ چی دەڵێ پاکخواێنی پاکوخاوێنی زۆر باشە بۆنی خۆشی لێ دێن تاوان بۆنی خۆش ینی پاکوخاوێنی بکەین وانە زۆر باشە خەدیجە خان تۆزێک پسوڕێ دەست خۆش بێ وەڵامی ڕاست پاکوخاوێنی دەکەین با چەپڵەیەکیان بۆ لێ دەین هەر بژی دەستان خۆش فەرموودانیشن کەواتە هەردووچیان زانیان زۆر باشە پرسیارێکی ترمان هەیە بەڵام پێش ئەوەی پرسیارەکە بکەین ئێستا ئێمە دەمەوێت باسی ئەو بابەتەتان بۆ بکەم هەمومان دەگەڕێنەوە ماڵەوەکە لە قوتابخانە تاو دەبین هەمومان کانتۆڕیشمان هەیە بۆ ئەوەی کەلوپەلە و جلوبەرگەکانمانی تێ بکەین سەیریکە هەندێک قوتابی هەیە ڕەنگە نەزانیان لە بیری چوو بەیان شتێک یان کەم تەرخەم بوو بێ دەرگای کانتۆڕەکەی دەکاتەوە جلوبەرگەکەی لەبەر دەکاتەوە فڕێی دەداتە ناوی دەبێ وا بکەیت یاڵە ئێستا من دەیکەم ئەگەر هەڵە بوو ئاوا بکەن ئەگەر ڕاست بوو ئاوا بکەن باشە یەک دوو سێ ئەوە هاتمەوە ماڵەوە جانتاکەم دانا ئەوە هاتم ئەوە کەم لەبەر کردەوە کانتۆڕەکەم کرد یاڵە ئەم جارە جانتاکەم دانا کانتۆڕەکەم کردەوە بە جوانی دامنا ڕاستە ڕاستە با چەپڵەیەک لێ دەین هەر بژێ باشە چەند کەس کە دەڕواتە ماڵەوە کانتۆڕەکەی بە شێوازێکی ناشیرنە و جلوبەرگەکانی فڕێ دەدات و یەکێک ئاوای لێ هاتووە تیشێرتێک ئاوای لێ هاتووە و پانتۆڵەکە ئاوایە کەس وا دەکات باشە ئەگەر وا بکەین چێ ماندوو دەبێت لە ماڵەوە بۆمان چاک بکات دایکمان ئەی باشە چێ حەز دەکات دایکی ماندوو بێت حەز دەکەی دایک ماندوو بێ نەخێر نەخێر لە پرسیارەکە تێنەگەیشت باشە کەواتە پێویستە نە ئێمە ماندوو بین و دایکمان ماندوو بکەین پێویستە خۆمان کەنتۆڕەکەمان ڕێک بخەین زۆر باشە ئێستا دەڕۆینە سەر پرسیاری داهاتوو بەردەوام دەبین ئامادەن با چەپڵەیەک لێ دەین زۆر باشە زۆر باشە پرسیاری داهاتوو چەند کەس خەوی دێت و بێتاقەتە کەس هەمووی ئامادەیە یەڵە چه حەزەکە پرسیاری داهاتوو لەگەڵمان بێ دەی ئەوەی بەشداری نەکردووە نابێ مافی برادەرەکانمان بخۆین ئەو قسە جوانەمان بابێت هەر بژی وەرە جانی من چێتریش عەلی جانیش بابێت ئەوەی نەهاتووە بە ئەویش بێت دەی جانی من چێتریش بەشداری نەکردبوو چێتریش بەشداری نەکردبوو چێ بوو بەشداری نەکرد وەرە جانی من وەرە باش هەر بژین با دەست پێ بکەیت جانی من وەرە ئێرە وەرە گوڵی من ئافرین هاو کچە جوانەمان چەندە جوانە عەلی جان چۆنی باشە عەلی پێت وایە گروپەکەی تۆ دەباتەوە پێت وایە ئەی جانی من یەک دەقە با شوێنەکەمان چاک بکەین شوێنەکەمان چاکەین وەرە ئێرە دی جانی من دەست خۆش هەر بژی باو کچە جوانەشمان جێگایەکەی چاک بکات
بەوەی جوانتر یەکتر ببینین وانە چونکە ئێمە بەرنامەکە هەر دەکەین و پرسیار و وەڵامەکەمان هەر هەیە بۆ بەرنامەکەمان جوان دەرچێت. عەلی جان چۆنی؟ باشە پۆلی چەندی؟ وەلی وەسی وەنسی یانی پۆلی یەکی زۆر باشە. ئێوە کچە جوانەمان چۆنی؟ باش ناوت چ بوو؟ داری دارین جان لەگەڵ عەلی پێتان وایە دەیبەنەوە؟ هەر بژی بڵێ بەڵێ بەڵێ دەست خۆش زۆر باشە. چۆنی؟ باشە ناوت یارە نەبوو. ئەی ناوت چ بوو؟ ڕوا ڕواخان هەر بژی ڕواجان. ئەی ئەو کچە جوانەمان تو ناوت چ بوو؟ ئیلینجان. ئیلینجان لەگەڵ ڕواخان ئامادەن کاکە عەلی و دارینجانیش ئامادەن. پرسیارەکەمان دەست پێ دەکات دەڵێ کە کە ئاوماندایە میوان میوان دێتە ماڵمان کە ئاوماندایە میوان پێویستە کە ئاوەکەماندایە چی پێ بڵێن؟ یەکەم شت پێی بڵێن بخۆ، دووەم شت پێ بڵێ ها ئاو، سێم شت پێی بڵێ فەرم و چوارەم شت پێ بڵێ ئاوی بخۆ. کامەی دەی بڵێ فەرم و یان بخۆ یان ها ئاو جانی من دەبی ئەوان وەڵام بدەنەوە. دەروونجان باشە؟ دەروونجان دەبی ئەوان وەڵام بدەنەوە باشە؟ ئۆکێ دەبێت چ بڵێن؟ فەرموو یان ئەگەر ئاوماندایە میوان یان کەسێک دەبێت بڵێن فەرموو باشە بزانین ئەوانی تر چ دەڵێن؟ ڕوا فەرموو ڕواش دەڵێ فەرموو. عەلی جان فەرموو ئەو گروپەش دەڵێ فەرموو ئەویش دەڵێ فەرموو باشە. وەڵامی ڕاست کە ئاوماندایە میوان دەبێ بڵێن فەرموو. با چەپڵێکیان بۆ لێدەین هەر بژی دەستان خۆشجانی مندانیشن هەر بژی ئەی ئەوە جان وەرە لای من دەست خۆش ڕواجان هەر بژی دانیشە جانی من دانیشە. هۆڵەن ئەوتم لەبیر کرد. ئێلین خان ئێلین وای دانێ من میوانێکم هاتوومەتە ماڵی ئێوە ئەوەش ئاوەکەی دەیدێ من بزانم چۆن ئاوەکە دەدێ من پێم دەڵێ ها ئاو یان بخۆ یان ئاوی بخۆ چ دەڵێ یان دەڵێ فەرموو. هەڵا بزانم چ دەڵێ مایکەکەش بەدەستەوە بگرە وەرە پێش ئەو جە پێم بڵێ باشە یەڵە بابێکۆ بیبینین یەک وەرە ئێرە جانی من یەک دوو سێ هەر بژی با چەپڵێکی بۆ لێدەین باشە. یانی ئێمە دەست خۆشجانی من فەرموو یانی ئێمە کاتێک ئاوێک شتێک دەدەینە کەسێک پێویستە پێی بڵێ فەرموو ئەوە بەمانەیە ڕێزگرتن دێ بەمانەیە ئەوە دێ ئێمە ڕێز لە کەسەکانی دەوروبەرمان دەگرین ناشیرنە پێی بڵێن ها ئاو یان ئای بخۆ باشە باشتر وایە پێ بڵێ فەرموو. ئێستا ئێمە پرسیارێکی ترمان هەیە و کۆتا پرسیارمانە. چەند کەس بەشداری نەکردووە؟ باشە ئەو کچە جوانەمان بابێت یەک بەشداری نەکرد نەتکرد وەرە جانی من دوو چەند کەس لێرە بەشداریت نەکرد؟ باشە وەرە جانی من. عەلی توش بەشداریت نەکرد؟ وەرە جانی من. ئەوانی تریش دوایی بەشداری دەکەن باشە جانی من هەر بژین. یاڵە با شوێنمان چاک بکەین یاڵە وەرە بۆی جوان یەکتر ببینین بۆ ئەوەی جوان یەکتر ببینین. زۆر باشە ئەوانش بە جوانی وەستاون. ئامادەن؟ دەست پێ بکەین لەگەڵ یەکتر با بزانین پرسیارەکەمان چییە؟ ئام پرسیارەکەم بینی پێت وایە دەیزانی؟ نایزانی؟ نانا پرسیارەکە ئاسانە. ناو چییە؟ ئانا. بڵێن ئانا دەیزانی؟ چەپڵێک بۆ ئانا لێدان. تەواوە ئانا دەیزانی وانە ئیشاءڵڵا هەر بژی دەست خۆش بێ. ئەی جانم تو ناوت چییە؟ ئایا هەر بژی ئایا خان. ئیشاءڵڵا ئەمڕۆ پرسیارەکانمان زۆر سوودی هەیە. چۆنی؟ باشم. پێت وایە گروپەکەت لە گروپەکەی تر دەباتەوە؟ پێت خۆشە بیبەنەوە یان هەردووکتان بیبەنەوە؟ هەردووکمان بیبینەوە یان یەک کەس؟ هەردووکمان؟ باشانی ها دەیەوێ هاوڕێکەشی بباتەوە. ئەی تۆ چۆنی؟ باشم. ناوت چییە؟ باران. هەر بژی کاکە باران. با دەست پێ بکەین پرسیارەکەمان دەڵێ کاتێک میوان دێتە ماڵمان پێویستە چی پێ بڵێین؟ یەکەم دەبی بڵێ داکمان لە ماڵێ نییە. دووەم دەبی پێی بڵێ بەخێر بەی سەر چاوان. سێمیان دەبی پێی بڵێ خوا حافیز. چوارەمیان دەبی پێی بڵێ بەخێر بچن. کامیان؟ دەبی پێی بڵێ بەخێر بەی سەر چاوان یان دەبی بڵێ داکم لە ماڵێ نییە یان دەبی بڵێ خوا حافیز یان دەبی بڵێ بەخێر چ. وەک کە میوان دێ لە دەرکەی دەدا چی پێ دەڵێ؟ پێی دەڵێ بەخێر بەی سەر چاوان یان پێی دەڵێ خوا حافیز؟ چی پێ دەڵێن؟ یەڵە بزانی ئانا چ دەڵێ؟
ئەنەجان چ دەڵێی ئەمن بڵێم بۆتان ئاسان کەم یاڵۆ من هاتمە ماڵتان تەق 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 دەرکەتان کردەوە چ دەڵێ دەڵێ مامۆستا ئاکام خوا حافیز یان دەڵێ بەخێر بێ سەر چاوان کابزام چ دەڵێ بەخێر بێ سەر چاوان باشە ئێ تو چ دەڵێ بەخێری سەر چاوان باشە دەست خۆش ئەیە تو بە من دەڵێ خوا حافیز یان دەڵێ بەخێر بێ سەر چاوان حەویز خوا حافیز باشە ئەوە دێمە ماڵتان دەڵێم سەلام عەلەیکوم ئەتوو دەڵێ مامۆستا ئاکام بەخێر بێ سەر چاوان یان دەڵێ مامۆستا ئاکام بەخێر چی بەخێر بێ سەر چاوان بەخێر بێ بەخێر بێ سەر چاوان هەر بژی زۆر باشە ئەی ئەتوو بەخێر بێ سەر باشە هەر بژی بابێ کۆ بزانین وەڵامی ڕاست چییە؟ یەک دوو سێ وەڵامی ڕاست بەخێر بێ سەر چاوان با چاپڵەیەک لێ دەین باشە دەستان خۆش دانیشتنجانی من هەر بژیت دەستان خۆش دەست خۆشجانی من کەواتە کاتێک میوانمان دێ پێویستە ڕێزی لێ بگرین و پێی بڵێن بەخێر بێ سەر چاوان من زۆر 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 خۆشحاڵ بووم ئەمڕۆ کۆمەڵێک شتمان بەیەکەوە باس کرد و فێری بووین بۆ نمونەوە کوچی وەکۆی کە کەنتۆڕەکەمان کردەوە نابێ شتەکانەوە بخەینە ناوی و کاتێک میوان هات میوانیان بۆ هەموو کەسێک نابێ بڵێ هە ئاوی بخۆ بۆ دایکمان بۆ باوکمان بۆ هەموو کەسێک باشە چی تریشمان باس کرد چێ باشترین قوتابی ناوپۆلە ئەوەی گوێ دەگری یان ئەوەی زۆری قسە دەکات گوێگرتن قسەش دەکەین بەڵام کەمتر لە کاتی دەرسەکە زۆر باشە حەز دەکەن ئەڵقەی داهاتووش دیسانەوە بەشدار ببنەوە لەگەڵمان باشە ماوەیەکی تر ئینشاءڵڵا ڕێک دەکەوێتەوە بەرنامەیەکی تریش دەکەین دیسان و یەکتر دەبینین کۆمەڵێک پرسیار و وەڵامیش لەگەڵ یەکتر دەکەین دڵخۆش بوون چێ دڵخۆش و باتڵێک دروستکە ئینشاءڵڵا ئێوە زۆر زۆر دڵخۆش بوون و بابەتی زۆر باشیش فێر بوون من کۆتاشت یەک شتان پێ دەڵێم یەک شت هیچی ترتان پێ ناڵێم هەر شتێک ئەمڕۆ فێری بوون برادەرەکانیشتان فێر بکەن باشە لە پۆلەکانی تر لە کۆڵان لە ماڵی لە هەموو شوێنێک برادەرەکانتان فێری ئەو شتە باشانەکەن کە ئەمڕۆ فێری بوون کەواتە ئێستا بڕۆینەوە پۆلەکانمان بڕۆین ئامادەن با بڕۆینەوە پۆلەکانمان و وانەکانی تر بخوێنین باشە زۆر زۆر خۆشحاڵ بووم کەس پرسیاری نییە زۆر زۆر خۆشحاڵ بووم و هەر بژین و دەستان خۆش بینەرانی ئازیز هیوادارین پرۆگرامەکەی ئەمڕۆمان پرۆگرامێکی پەروەردەیانەی بەسوود بێ بۆ ئەوەی بینەرانی ئازیز کە بینەری پرۆگرامەکەمان بوون سوودێکیان وەرگرت بێت ئەمڕۆ ویسمان لەگەڵ منداڵەکان کۆمەڵێک باس و خواست بکەین و پرسیار و وەڵام لەگەڵ یەکتر بکەین و پێشبڕکێ بکەین بە خۆشحاڵیەوە توانیمان هیوادارین ئەوانش زۆر خۆشحاڵ بووبن تاوەکو ئەڵقەی داهاتوو بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ بێت بە هەمومان بەی بای بکەین